چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک پشتیوانی خۆیان بە خەبات و تێکۆشتانی کوردانی عەفرین دەردەبڕن و خوازیار لایەنە سیاسیەکانی باشوور هەڵوێستێکی ڕاشکاوەنەتر دەربارەی عەفرین دەرببڕن. خەبات و خۆڕاگری عەفرینیەکان ئەتوانم بڵێم لە مێژوودا بێوێ نەبووە و نەکراوە و بڕواناکەم هیچ کەسێکە بێ بتوانێت بەو ڕوحیەتە مقاومەی تیابێت و بەرگری گەورەترین دەوڵەتە جلهێزەکانی دنیا بکات بۆ ماوەیەکی زۆر ژن و گەورە و بچووکیان لە شەڕدان و ئەتوانم بڵێم ڕووی هەموو کوردیان سپی کرد لێرەوە وەکو ئەرکێکی ئەخلاقی سەرشانمان وەکو ئەرکێکی نەتەوەی کە ئێمە کوردین لە پارچەکانی تری کوردستان و داوا لە هەموو ئەو پارچانەی کوردستان کە کوردی تایەوە شانازی بە کوردبوونی خۆیانەوەکەن ئەگەر بیانەوە کورد سەرکەوێت دەبێت هاوکاری عەفرین بن. پشتیوانی کرد لە قوربانی و خۆڕاگری خەڵکی عەفرین و شارچکە عەفرین ئەمڕۆ ئەرکێکی نیشتیمانی و نەتەوایەتیە لە پاڵەوەشان شتێک ئەرکێکی ئینسانیە ئەبێ هەمومان هەوڵ و کۆشی تەواوی بۆ بکەین بۆی پشتیوانی بکەین ئەو بەرخوردانی ئەوانش بگاتە منزڵی سەرکەوتنی تەواو بەدەست بێنێ بۆی خۆتان نەزانین گە لە کۆمەیەکی نێودەوڵەتی هەیە لایەن تورکیا و هێزا هاوپەیمانەکانی دژ بە گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەموودا متەزە دەستگای حکوومیەکانی و ئیدارەکانی و هەروە حزب و لایەنە سیاسیەکانی تەواوی کۆش و هەوڵەکانی خۆیان بخەنە گەڕ بۆ ناساندنی تەواوی ئەو کۆمەڵکوژانەی کەوا لەوێ دەرهەق بە گەلی کورد دەکرێت لەوێ. بە بڕوای چالاکوانێکی مەدەنی کەرکووک هەڵوێستی پەرلەمان و حکوومەتی هەرێم لەمەڕ عەفرین تا ئێستا هەڵوێستێکی شەرمنا نەبووە. حکوومەتی هەرێم تا ئێستاکانە کەمتەرخەمە بەرامبەر بە عەفرین، بەڵام پەرلەمانی کوردستان و ئازانم ئەرچی خۆی ئەنجامدا چوون سەردانێکیان کرد. من هیوادارم سەردانەکەیان هەر شتێکی سەرپێیی نەبوو بێ بۆ وێنەگرتن و بۆ بێ هاوکاری جدی خەڵکی عەفرین بن. پەرلەمان زەخت لە حکوومەتی هەرێم کا بۆی بە شێوەی نەک هەر قسەی ناو خەڵکو و ئەمانەیە بێتە سەر تەلەڤیزۆنەکان ئیدانەی ئەو کارە بکات، هاوکار و یارمەتیدەری خەڵکی عەفرین بن لە هەموو ڕووەکانی ترەوە، لەو ڕوانەی کە لۆجستیە، لەو ڕوانەی کە هاوکاری و یارمەتیە بۆی بتوانین بەجددی هەڵوێستی جوامێرانە دەربن. من پێم وایە حەزبە کوردستانەکانش هەندێکیان تا ئێستاکانە کەمتەرخەمن. دوای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر لەشکرکێشی و پەلەمارەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر عەفرین، تێکۆشانی هێزەکانی یەپەگە و یەپەژە لە ڕۆژاوا بۆ پاراستنی عەفرین بەردەوامی هەیە و ئەمەش پشتیوانی بە هەریکاری مادی و معنەوی زیاتری مرۆڤ دۆستان لە سەراستی کوردستان و جیهان هەیە. عومەر غەریب، کورتسات نیوز، کەرکووک.